ئەی دڵبەری سەفا بەخش ئەمڕۆ بە عیشوە هاتی ڕۆحت بە دڵ دەدرکان فەیزت دەدا بە زاتی چاوت بڕی لە چاوم گۆشەت لە گۆشەینا تا هەر لە گۆشەگیری بەردەم ڕێگەی نەجاتی پیاڵەی لەبت لەسەر خست بەزم و سەفاد وەگەڕ خست هەر بادەیەک نەنۆشرا دەم دایەوە لە جاتی دوێ شەو لە بەستەیەکدا نووسین بەدەم سەماوە وەک کەهکەشان دەچەرخاین دەورمان دەدا سیڕاتی گیرام لە تاری زوڵف و هەم سەروی پڕی قاعد هەرچێکی دڵ کە دەیگوت شەرحیە کرد بەیاتی حەق وایە بیپەرستم شەهلای چاوی مەستێ شیری برۆت بهێڵێ و تەرکی نەکەم سەلاتی شوکری خودا کە لاهوت بازاڕی حوسنی تۆی دی ئەمڕۆ بە جیلوە هاتوو بەخشی بە من زەکاتی بە ناوی خوای گەورە و میهرەبان لە دڵی ئەم شاخ و دۆڵانەدا لە ناو ئەم خاکە پیرۆزەدا ڕۆحێک ژیاوە و مردووە و ئێستاش هەر لە بیر و ئەندێشەمانداژی ڕۆحێک کە ناوی ڕەسەنایەتی و ڕووناکی بووە ڕۆحێک کە لە دڵی پیرۆزی ئەم خاکەدا گوڵی کردووە و بۆنی خۆشی خۆی بڵاو کردوتەوە ئەم شەو لە چامەدا لەگەڵ دکتۆر ئیدریس لاهوت شاعیر و توێژەر لە بواری فەلسەفە و عیرفان دەمانەوێ بگەڕێینەوە بۆ ئەو ڕیشانەی کە فەرامۆشمان کردووە دەمانەوێ ئەو گەنجینەیە بدۆزینەوە لە دڵی مێژووی فکری کوردیدا کە شارراوەتەوە کاتێگەڵین سوهرەوەردی و شارەزووری تەنها دوو ناو ناهێنین ئەوان دوو دانە ڕووناچین کە لە ئاسمانی فکری مرۆڤایەتیدا هەر درە و شاوتەوە و دوو کەسایەتین کە لە دڵی ئەم خاکە بۆ تەواوی جیهان نووریان بڵاو کردوتەوە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئێمەی کوردان ئەم ڕەسەنایەتیەمان دەناسین ئایا ئاگادارین لەوەی کە چ گەنجینەیەکمان هەیە ئایا ئەزانین کە ئەگەر بخوازین خۆمان بدۆزینەوە دەبێ بگەڕینەوە بۆ ئەو ڕیشە ڕەسەنانە ئەم شەو لە چامەدا دەپرسین چۆن دەکرێت کورد بگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی خۆی عیرفانی ئیشراقی چییە و سوهرەوەردی و شارەزووری چێن چۆن ئەم فکرە ئیشراقیە دەبێتە بنەمای خۆناسینی ئێمە چۆن لە ڕێگای ئەم گەڕانەوەیەمان دەتوانین لەگەڵ فکری جیهانیدا قسە و باس بۆ ئێستای خۆمان بکەین دکتۆر گیانەی خوا بەخێر بێی خۆشحاڵین کام شۆ لە چامەیە میوانداری جەنابمان کردو لە خزمەتانین بۆ گفتوگۆ و قسە و باس لەسەر عیرفان و بەتایبەتی ئەو عیرفانەی کە تاموبۆی کوردی و کوردەواری لێ ئەویش بە پێشەنگی دوو دانە عارفی گەورە شارەزۆری سوهرەوەردی زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان زۆر سپاسی لفتەکەم با هەروەک وڵێ قسە و باسمان سەرەتا لەسەر عیرفان بێ زۆرێک پێناسەی ئەم چمکە کراوە ئیتر هەر یەکەی بەو تێگەیشتن و بەو نەفەسە نازانم قەلبی کە خۆی مەسەلەن مامەڵەی یان ئەزمموی لەگەڵا بووە عیرفان ئەگەر ئێمە بیبینەوە بۆ ئەو ڕیشە کوردیە کوردەواریەی کە دوودانە پای گەورە لە عیرفانە وجودیان هەیە چۆن بڕێنە ناوم بابەتە زۆر سپاس خۆی لە ڕاستیە قسەکردن لەسەر عیرفان قسە زۆر کراوە لەسەر عیرفان و لەسەر دین لەسەر معنەویەت بە شێوازی جیاجیا بەڕاستی خۆی لە ئەساسا قسە لەسەر ئەوە ئەکرێت دین چییە خۆی دین چییە لە ڕاستیە دین تەنها بریتی نییە لە حەڵاڵ و حەرام
ڕەنگە شریعەت جیلوەیەک لە جیلوەکانی دین بێ، دەرکەوتێک لە دەرکەوتەکانی دین بێ، بەڵام ئەگەر بمانەوە بە قوڵی سەیری دین بکەین کە دین بە درێژایی مێژووی بە شریعەت دین هەبوو و مرۆڤ پەیڕەوی لێ کردووە، چ پێش زاین چ پاش زاین، چ ئەم ئاینانی کە ئاینی سامین و هەروە ئاینی ئاری. لە ڕاستیە دین یەک کاری ئەساسی هەیە، یەک کاری زۆر گرنگی هەیە، ئەوش بریتە لە چی؟ بریتە لەوەک ئەوترێ ئاوازێک بۆ وەتەنی ئەسلی ئینسان خۆی، حەنینێک، ئاوازێک، یان با بڵێن گەڕانەوەیەک بۆ جێی ئەسلی خۆی کە ئەمە ڕۆحی لە ئەسلی خۆی. بەڵێ ئەمە ڕۆحی دینە. طبعا دوو کاری گرنگی هەیە. کاری یەکەمیان وسعەت دەدا بە دنیابینی ئینسان کە دنیا بریتی نییە لەم دنیا تەنگەبەری کە تۆ لێرە هیت. ئەمە یەکەم کار کە کارێکی زۆر گرنگە، حتا لە ڕۆی حکمت و فەلسفەشەوە گرنگە. بۆیە قوتابخانەی ئیشراق عیرفانیان ناوناوە فەرعێک لە فەرع ئەساسەکانی حکمت. دووهەم کاری ئاین بریتە لە گەڕانەوە بۆ ئەو وەتەنە ئەساسی کە خۆت لێی هەی، کە لێرەیە عیرفان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە، هەم عیرفان هەم هونەر بەڕاستی هەردووکیان. هەم هونەر ڕۆڵە گرنگەکەی هەیە لێرەیە کە ڕۆحی دین تەواوەکە، و هەم عیرفان. عیرفان چییە؟ حەنین و گریانە بەڕاستی بۆ ئەو وەتەنە ئەساسی خۆی. بشنە و ئەزنەی چون شکایەت میکونەت حكاية شكايته والله يتسوي عرس كم شن حكاية ميكونت أز جدائيها شكاية ميكونت باوابي لراستيا لجدائي باز جويد روزگار بس لخيش لراستيا ليرة وياك وطن أكري دور عندي قولي هبه أجر قرار بدين بريتي بلقرانه بوطن قرانه ببون اجتمان أي اجتماني دايق بو قيمتي نبيت جوان ئەوە شتێکی زۆ گرنگە لێرەوە کە من پێم وایە ئێمە دەبێ بۆ ڕەسەنایەتی خۆمان بگەڕێنەوە، خۆناسینی ئێمە لێرەوەیە کە من پێم وابوو پێویستە ئیش لەسەر قوتابخانەی ئیشراق. ئوستاز جەنابەت باسیەوەت کرد کە ویسعەتێکی زۆر گەورەی ڕۆحی بە بەشەر ئەبەخشێ، بەڵام لەم لاوە مەحویەڵێ ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچوون. فەرقی بۆ تەواوکەری ئەوەیە سێری کە دنیا تەنگە بۆیە تۆ ئەتەوێ بەرە ویسعەت بڕۆی و دین دەیەوێت دەرگای ئەو ویسعەتە بێ. دەڵێن عەلی شەریعەتی وتوویەتی پێم وایە لە هەبوو دەرکەوی راباسەکە هونەر دەوری پەنجەرە ئەبینێ، بەڵام دین دەوری دەرگا ئەبینێ. لە ڕاستیە ڕۆحی دین عیرفانیات و معنەویاتە. شەریعەت ئەکرێ لە ڕاستیە ئەکرێ شەریعەت قانونی وەزعی دەتوانێت جێی شەریعەت بگرێتەوە. ئەو ئێمە وڵاتانێکی دیکە ئەبینین، گەلانێکی دیکە ئەبینین لە دەروی شەریعەت قانونیشیان هەیە و پابندیشن و هەندێک بەهاکانیش بە جوانی پارێزگاری لە بەهاکانیشەکەن، بەڵکو شەریعەت ڕەهەندێکی سوڵتەی هەیە، بەڵام ڕەهەندە ئەساسیەکەی دین، بناغە ئەساسیەکەی دین بریتە لەو حەنین و گەڕانەوە بۆ عالەمی نیشتمان، بۆ نیشتمانی ئەساسی، بۆ زێدی ئینسان خۆی. بەڵێ تەواوی عاریفان ڕوئیای جیاوازیان بۆ ئەم بابەتە هەیە. یعنی ئێستا ئەگەر بۆ نمونە سەیری مەولانا بکەین، مثلا مولانا عليه أصل دين أي خاوج الروزان كردن است دوزخ است أن خانه كان بروزان است من پێم وایە باسی ڕووناکیەکە ڕاستە جوانە باسی ڕووناکیەکە. خۆی لە ڕاستیان من شتێکی شەمسم بینیوە، مەولانە دەڵێ ئێمە کاتێک کە ئەکەوینە ناو ئەم فێراقەوە و پێی ئەبین پەیبردن بەم جوداییە کە ئاکاری دینە. باشە إن في ذلك للذكرى لمن كان له قلب. ئەم دڵەکە دادەگرسێت. باشە ئەم دڵەکە دادەگرسێت سەرەتای یەکەم پەیبردنە بە ئازار دەرد، دین بریتە لە دەرد. بەس بە مەحوی ئەڵێ مەحوی شعرێکی جوانی هەیە، بەیتێکی زۆر جوانی ئەڵێ سەربەدەردین ئێمە بێدەردی لە ئێمە سەرمەدە، بەشمە پێی قانع و بەسمە داغ و دەردی سەرمەدی، سەربەدەردین ئێمە بێدەردی لە ئێمە سەرمەدە. لە ڕاستیە لێرەیە دەرد زۆرمانە ئەدا بە ینی عارف ئەبێ دەردی هەبێ و دەردەکەش هەمان ئەو جوداییەیە. لێرەیە شتێک هەیە لێرەیە طبعاً باسی سۆهرەوەردی و شارە زوریش ئەەکەین. مەولانا دەڵێ بە شەمس دەڵێ ئێمە ئەو دەردەی کە هەمانە چیمان لێکا زامێکە تووشمان ئەبێ، دەڵێ لێیانەوە ڕووناکی لێتە دەرێ، لەو زمانەی ئێوە ڕووناکی لێت دەرەوە. ئەگە سەرنج بدەی شەمسی تەبرێزی سۆهرەوەردی بینیوە، قوتابخانەی ڕووناکی قوتابخانەی ئیشراقە. سۆهرەوەردی دەڵێ قەد ئەحیەینا حیکمەتهم النوریە، ئێمە حیکمەتی ڕووناکیمان زیندوو کردوێتەوە. دەمەوێت لێرە باسێکی یەک ئاماژە بە قسەیەکی سۆهرەوەردی بکەم کە زۆر گرنگە. دەڵێ چی سۆهرەوەردی؟
دەڵێ لە گەلانی پێشترا گەلانی زاگرۆسی کە بە یەهودە نییە کە ئێمە گرنگجێکی زۆر بە ڕووناچی ئەدەین و بە خۆری دەدەین و لە ناو ئاتەشکەدەکانمانە ئاگر ڕێزێکی زۆری لە گیراوە و ئەی مەحەبەت ئاگرێکی هێندە خۆش تا مەحوی کە دێتەوە قسە لەسەر ئاگرەکەین و تەنانە ئەو خۆرێک کە بە ئاڵای ئێمەوە هەیە ئاگرێکە بەر بۆ هەرکەسێک بە کەس بڵێ ئەو خۆرێک کە بە ئاڵای ئێمەوە هەیە بێهودە نییە ئەو خۆرە بە ئاڵای کوردەوە هەیە کورد بەڕاستی ڕووناچی شتێکە لە کووردا نەبراوە کورد هەمیشە بڕوای بە ئەتوانین بڵێن حکمەتی کوردی گەڕانەوەی بۆ ڕووناچی سۆرەوەردی دەڵێکی دەڵێ گەلێک هەبوون لەم ناوچەیە بڕوایەن بە ڕەسەنایەتی ڕووناچی بوو کاروباری خۆیان سپاردبوو بە حەکیمی ئەعزەم من بە تێکەڵەیەک لەگەڵ فەلسەفەی ئەفلاتۆن ئەو ڕەسەنایەتیم گەڕاندەوە بۆ ڕوونا ئەو ڕەسەنایەتی ڕووناچیم هێنا تێکەڵم کرد لەگەڵ حکمەتی ئەفلاتۆنە وەناوم ناوە قوتابخانەی ئیشراق و قوتابخانەی ئیشراق حکمت دەکاتە دوو فەرعی ئەساسیەوە دوو با بڵین لقی ئەساسیەوە یەکیان عیرفانە و ئەویشیان فەلسەفەیە هەتاوەکو سۆهرەوەردین هاتبوو لە شارستانەتی ئیسلامیە خەڵک وابیریە کردەوە تەنها فەلسەفە بریتێ لە فەلسەفەی مەشایی ئەرستۆ ئیبن سینا و فارابی بیریان لەوە نەدەکردەوە کە ئەکرێ حەلاجیش فەیلسوف بێ فەیلسوف یعنی عشق بە دانایی یعنی عشق بە دانایی و دانایی بەس تەنها بریتی نیە لەو حکمەتە مەشاییە سیستماتیکیەی کە ئەرستۆ لە ڕێگەی ئەسکەندەرەوە بە زۆر سەپاندوێتی بەسەر جیهانە دەکرێت لقی تریشی هەبێ پێم وایە شارەزووری و سۆهرەوەردی کارێکی گەورەیان کردووە کاتێکە پەیان بەم حەقیقەتە بردووە و وەجارێکی تر گەڕاونەتەوە بۆ ئەم ڕەسەنایەتیە کەواتە من لێرەوە ئەوە لە جەناب بپرسم مەدرسەی مەولانا کە بە مەدرسەیەکی عشقی ناسراوە و مەدرسەکەی شارەزووری سۆهرەوەردیش کە ئەسڵ و وەکوڵێ بنەچەیەکی عیرفانی زاگرۆسی هەیە کە من قەناعەتی کولیشم بەوە هەیە هەر خودی مەولانا کەڵکو ئیسفادەیەکی زۆر گەورەی لەم عیرفانە زاگرۆسیە وەرگرتووە هەڵبەتە بە مانای ئیشراقیەکەی مەدرسەی عشقی لەگەڵ ئیشراقیەکەیە ئایا جیاوازەکان تەنها بەکاربردننی ئەم دانایی و حکمەتەیە یان نا زۆر شتی دیکەش خۆی لە ڕاستیە ئەوەندەی کە بکرێ ئاماژەی پێبین لێرەیە یەکەم ئاماژە کە پێم گرنگە قوتبەدینی شیرازی یەکێکە لە قوتابیەکانی سۆهرەوەردی و هاو زەمەنی شارەزووریە و بەڕاستیش بە بڕوای محققین ئەبێ بە تەلەبەی شارەزووریش چونکی شارەزووری شەرح حکمەت الإشراقی کردووە قوتبەدینی شیرازیش کردوێتی قوتبەدینی شیرازی هاوڕێی مەولانا جەلالدین ڕۆمیە زۆریش خۆشی لێ هاتۆ مەولانا هەمیشە بەیە کۆبوون لە کۆنیا زۆر پەیوەندێکی باشیان هەبوو ئەمە خاڵێکی گرنگە کە بەڵێ ئەگوازرێتەوە و سۆهرەوەردی کاریگەری لەسەر هینی شەیە لەسەر شەمسی تەبرێزی کە لە یەک دوو شوێنە باسی ئەکات لە ڕاستیە ئەمە خاڵێکی تر عیرفانی مەوجاوازی چیە لە نێوان عیرفانی سۆهرەوەردی و عیرفانی با بڵێن مەولانا عیرفانی مەولانا عیرفانێکی شکێنەرە ئیشی شکاندنە لە ڕاستیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە مەولانا ئەشکێنێت مەسەڵەن دەڵێکی هەموو شتێ دەشکێ بەدەست مەولانا من هەمەگی چوشی شەم شیشەگەریست پیشەم کە شیشەیە دلم ئەس حەجەری چەمی شەوەت مەولانا شکێنەرە نەردەبان بشکەن نەردەبان پەیژەیە کە چیا سەرەکەوی دەچتە سەربان کە تۆ چتە سەربان تر پەیژەکە بشکێنە دەڵێ گرنگ نییە مەولانا ئیشی شکاندنە بۆ ئەوی بگا بە ناو ناوەڕۆک کە ناوەڕۆکە بریتە لە چی ناوەڕۆکەکە بریتە لەو وەکو گوێزێکە ئیشکێنی و دەگەیت بە ناو کاکڵەکەی کە گەشتی بە کاکڵەکەی دەڵێ گەشتی بە حەقەتەکە بۆیە زۆر قسە لەسەر حەڵوا و لەسەر شیرینی و شیرین شکەرم ئامەد بەڵێ خامیشی شکەر و بڵێ ئیشی بە ئەو ناواخنە معنەویە هەیە مەولانا زۆر گوێ بە قاڵب نادات قاڵبەکان دەشکێنێت تەنانەت سەفەرێکی لە یەکێ لە غەزەلەکانی خۆیان سەفەرێکی معنەوی هەیە بۆ عالەمی مەلەکوتی ناوبرین یا عالەمی لاهوتی بنین دەڵێ دەربان ئەگەر دەستم گیرەت من دەستە دەربان بشکەنم یعنی ئەو کەسەی کە دەستم ئەگرێدەیە من سەرکەوت من دەسێ گەر پاسەبان گوویەت کە هی بەر ئوو بری زەمجاوم مەی باشە ئەگەریش دەستم بگرێ من دەسێ یا دەڵەشی گردوونە گەردان بشکێنم گردون ئەگەردونی کوونەت گردوونە گەردان بشکەنم ئیشی مەولانا شکاندنە بەڕاستی ئیشی شکاندنە بەڵام عیرفانی سۆهرەوەردی وانە عیرفانی سۆهرەوەردی یەک تایبەتمەندی هەیە کە زۆر جیاوازە موشکافی هەیە لە لای مەحوی ئیشمان بەس موشکافیەها عیرفانی سۆهرەوەردی لێکجاکردنەوەیە پەیکاڵکردنە جیاکردنەوەیە چونکی بە دوای حەقیقەتێکە ئەگەڕێ عیرفانی سۆهرەوەردی بە پاشخانێکی حکمەتیشەوە
تەنها مەستی و شۆر نییە مەولانە لەناو ئاگری شاسەماعەکە من بەندە بەرین مەفرەش می سوزەم من خەشخەش می ڕەقسەم دەر ئاتەش مانەند سپەن دەیجان بەس عیرفانی سۆهرەوەردی کنەکردن و پشکنین لە ناو تاریکیە بەدوای ڕووناکیە وإني لرأيت في الليل نورا كأن النور بدل بالنهار أما هي سۆهرەوەردیە من لە شەوی تاریکە ڕووناکیەکەم بینیوە کە ئەم ڕووناکیە بە تەواوەتی دنیای ڕوونا کردوێتەوە گەڕان بە دوای ئاوی حیاتە لە تاریشیە خزر بە دوایە گەڕاوە سۆهرەوەردی دەڵێ دەبێ نەفەسێکی درێژت هەبێ و زۆر بە تەحمل و خۆڕاگریەوە لە ناو دڵی تاریشیە بە دوای ڕووناکیە بگەڕێ ئەمە عیرفانی سۆهرەوەردی شارەزێ بۆیە دووالیزمەی ڕووناکی و تاریکی زۆر یاریەکی ئەجایبیت پێ ئەکرێت لە فەلسەفە و لە عیرفانی سۆهرەوەردی و شارەزووریە کە دەشگاتەوە بە مەحوی باز لە خزر ئاوی حیاتەکات ئەگەر سەرنج بی یا دەڵێ هەل لە تاریکی شەوایە ڕێدرێ بڵێ یا بە دوای ڕووناکی لە بە دوای ڕووناکی ئەگەڕێ لە تاریکیایە دەڵێ شەو هەموو شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مڕوانە شەو ڕاستیەکەی ئەمە هەست دەکەم نەوعەنما عیرفانێکی ئشراقیەکە بە مەحوی ئەگا ڕاستە عیرفانی ئیبن عەرەبی و عیرفانی مەولانا بە ئیبن عەرەبی ئەگا بە عەفوەن بە مەحوی دەگا مەسەلەن تاقە قەترێکی فتوحاتە نمێکە مەستەوی بەس مەحوی زۆر ئشراقیە یەک نمونە دەڵێ ئەگەر بەردم تێبگرێ من بەرقی تێدەگرم ئەها باسی ڕووناکیەکە یا ئەڵێ چی ئەڵێ بە سووزی عشقە یا بە سۆزی عشقە بوونەذی کەماڵات باس لە کەماڵاتەکە لە بیرمان نەچێ عیرفانی سۆهرەوەردی لقێکی بۆ زەردەشە گەڕێتەوە کە خودا لای ئەو فرەوەهرەیە ڕۆژە و مەهەلە و دوورە دەرکەوت لەمێوە ئەشک و ئاهی ئەمە لە ئاینی زەردەشتیە فرەوەهرە خودایە نەفس ئەبێ بگا بە بەهرەی زیاد بۆ ئەوی لە خودا بکات نەفس دەبێت لە بەرەوەی نەفس ڕووناکیە لای شارەزووری لای شارەزووری نەفس ڕووناکیە بۆ ئەوەی بگا بە فرەوەهرە دەبێ خەسڵەتی ئەو وەرگێ بەهرەی زیاتر بێ کە ئەمە لە عیرفانی نیو ئیشراقیەکانە دەبێتەوە بە کەماڵات ئەبێتەوە کەماڵات بە سووزی عشقە بوونەذی کەماڵات إذ الأنوار من ذي النار تنشأ تو بيجاري بسوتي واتد ليريا أهميتي أجر دركوية يا أي محبة أجريكي هند تخوش ودلنشين أو كسي سوتو تهر أو هولا دابو سوبة سوت طبعا سوبة سوت يعني بدوات هذه يا بش سوتيتو يا بش سوتيتو يعني بو سوبة سوت يعني حزين سوتان نوابيتو دكتور أم حكمتي إشراقة من يعني كاتك بون من سير قرآن كم بتايبتي وآياتك حزتي موسى فرمي إني آنست نارا لعلي آتيكم منها بقبس أو أجد على النار هدى أم نازانا ما شو أنا لي أم شورش الروناتشيا كاتك أقريتو بصر شاوكي تماشاكي يعني أما خوي هربو خوي خصلتي شي قرآنية يعني طواي أنبياء وأولياء لسر أما إيشيان كردو وكاريان بو أنبابة كردو بلهم لم لا وكاتك باسي آجر أكريه وباسي الروناكي أكريه لسطحي شي نزمة دشتو بو أويك أبيع عرفان لو ببواريك برو آجر برستن وبرو نازانم تشيو أمانة تامبري لراسي آجر سيمبوليكا كألين آجر سيمبوليكا واتا آجر رمزيك بو مرموز إليه شارزوري فيلسوفي الرمز الروناكية شارزوري بولينك أكابو الروناكي ضل الروناكي دو جورا ڕووناکیێکی عارزمان هەیە یعنی بەڵخەکی یا با بڵێن سێبەری لە چاو ڕووناکی حەقیقیە ڕووناکیێکی جەوهەرمان هەیە گەوهەر ڕووناکیە گەوهەرەکە کە عالەمی مجەڕەداتی پێوتێواتە جیهانە پەتیەکان کە عەقڵ یەکێکە لەوانە نەفس یەکێکە لەوانە و خودا نوری ئەنوارە ڕووناکی هەموو ڕووناکیەکانە تەمان ئەمە لە ئاینی میهرپەرستیە هەبووە بەڵام ئاگر لەبەر ئەوەی ڕەمزی ڕووناکی عارزە لەم ڕۆ ئەهمیەت پێیاکات وایە توخمێک لە توخمەکانی جیهان ئاگرە توخمێک لە توخمەکان واتە چوار توخمان هەیە یەکیان ئاگرە ئاگر ڕەمزی دانایی و شیاریە ها لە بیرمان نەچێت لێرەیە کە ئەم پاپۆلێنکاری کە شارەزووری دەیکا بۆ ڕووناکی لێرەوە سەرچاوت بێ حتا دەڵێ چی دەڵێ خۆر زۆر بە ئەهمیەتە لەبەرچی لەبەرەوەی خۆر بریتیە لە ڕووناکی ڕەمزی ڕووناکی نور الأنوار لە بیرمان نەچێ سۆرەوەردی دەڵێ جیهان ڕووناکیە بۆیە قورئانە فەرمی الله نور السماوات والأرض هاوکێشەکە بەو دیویشا ببینە نەک ئەوەی کە قورئان دەفەرمێ بۆیە ڕووناکیە نا جیهان بۆ خۆی ڕووناکیە بۆیە موسا باز لە ڕووناکیەکە جا ئەو سەفەرەی کە موسا دەیکا طبعا ئەمە
پێشینەی زۆر کۆنیە زەردەش یەکەم فەیلسوفی بەشەریە بە تایبەتی لەم ناوچەنەیە و خۆی بنەما ئەخلاقەکانی داناوە خۆی ئەو دوالیزمەی لە نێوان ڕووناکی و تاریکیا کردووە کە ئەمە کێشمە گەیشتنە بە حقیقت و دوایی سۆرەوەردی و شارەزوری نوێی دەکەنەوە ئەم ڕەسەنایەتی ڕووناکیە وەکو پێم وتی شارەزوری بە تایبەتی فەیلسوفی ڕووناکیە ینی بە خاکەڕایی دەڵێم لە مێژووی بەشەریە هیچ فەیلسوفێک نەبوو بەقەدر شارەزوری لە ڕووی چۆنیەتی و لە ڕووی چەندێتی و قسە لەسەر ڕووناکی بکە لێرەیان مەحوی خۆباسیەکات مەحوی خۆمان کە دێت وەلای مەحوی چاک ئاگاداری وشیاری ئەم جیهانێک و پێم وتی یەکێک بڵێ تاقە قەترێکی فتوحاتە نمێکە مەسنەوی دەبێ خۆی گوشراوی عرفانی شەرقی و عرفانی ئیسلامی بێ دەڵێ چی دەڵێ بەیادی قامەتت ماوم بەپێوە عەلاما مثلها موسى هەرچۆن موسا مابوو بەتەوە ینی دەزانێ حکایەتە چییە بۆیە عرفان کەڵکێکی زۆر لە ئاین وەرەگرێ بەڵام ڕۆحی ئاین وەرەگرێ عرفان نایەت سێری ڕواڵەت بکە عرفان ڕۆحی ئاین وەرەگرێ و گوشراوی ئاینەکان لێکەدا و بە تایبەتی عرفانی ئیشراقی کە بەڕای من کۆکراوی هەموو عرفانەکانە و بەڕاستیش وەڕەسەنایەتێکی گەورەی هەیە لەگەڵ ئاینی میترایی و یاریە کە کورد ئەو ڕەسەنایەتی هەیە دەبێت لە قوتابخانەی ئیشراق هۆجارێکتر خۆی بناسێتەوە ئەم تایبەتمەندی ئەم قوتابخانە ئەوەیە بەس عرفان نییە بەتەنها بەڵکو حکمەتە لەسەر ئەساسی دوو جۆر حکمت بنیادنراوە کە یەکێکیان پێوتێ حکمەتی زەوقی و ئەوشیان پێوتێ حکمەتی بەحسی واتە هەم لە حکمەتە با بڵێن مەشائیەکەی تێدایە و هەم حکمەتە معنەویەکەیش تێدایە بۆیە ئەگەر ئێمە وەکو کورد بمانەوە بۆ ئەو ڕەسەنایەتی خۆمان بگەڕێنەوە لەسەر لە قوپۆپی ئەوی دیکە قسە لەسەر ئەو عیرفان و لەسەر دین و لەسەر شتەکانی دیکەنەکەین دەبێ حکمەتی خۆمان بدۆزینەوە ئەم حکمەتە زاگرۆسیە شارەزوری بنیادێکی گەورەی ناوە دەمێ ئێمە نایناسین نوکتەیە بۆ خەڵکاتێک ئەڵی شارەزور فەیلسوفێکی تێدا بووە کە خاوەنی گەورەترین ئیسکلۆپیدیای فەلسەفی بووە لە سەردەمی خۆیان نوکتەیە بۆ خەڵک ئەمە ئێمە ئەبێ خۆمان بناسین دەبێت ڕابردوی خۆمان بەداخەوە کاتەکەم زۆر وەکۆڵێ ڕێم پێ نایە کە زۆر وەکۆڵێ قوڵتر بینەوانێت دەنا من ینی ئەمیز ئەوە بپرسم بۆچی مەسەلەن نەتەوەی گەورەی فارس توانیوێتی مەسەلەن نازانم مەلا سەدرا و میردامات بکاتە ینی هاچۆڵی سمبولی ئەو حکمەتە ئیشراقیە بەڵام لە کاتێکا من قەناعەتی کولی و قەناعەتی کولیم بەوە هەیە کە ئەم خودی حکمەتی ئیشراقیە متأثیر بوونی هەردوو ئەو زاتەیە بە سوورەوەردی و شارەزوری بەسەراحەت بە برای خۆمی بڵێم چ قوتابخانەی شیراز لە ڕێی قوتبەدینی شیرازیەوە چ قوتابخانەی ئەسفەهان لە ڕێی میرداماد و میرفیندریسکیەوە چ قوتابخانەی قومیش سەید حوسێن نەسر بەسەراحەت دەڵێ شارەزوری هۆکاری گەیاندنی قوتابخانەی ئیشراق بوو بەو ناوەندە دینیانە و لە ڕێگەی شارەزوریەوە بەڵێ لە ڕێگەی شارەزوریەوە نیو ئیشراقێکی وکو بەلا سەدرای شیرازی دەرەکەوێت ئەوە نیو ئیشراقیە بە قسەی خودی سێد حوسێن نەسر کە فەیلسوفێکی ئێرانیە بەڕاستی بەداخەوە خۆزگە ئێمە ئاگامان لەو کولتورە ڕەسەنە گەورەی خۆمانە بوو کە ئێمە نالیەکمان هەیە مەحویەکمان هەیە مەولانایەکمان هەیە کە ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم سەر تۆپێکی ئەو حکمەتە ئیشراقیە عیرفانیە کوردیان کە ئێمە بەداخەوە لیان بێخەبەرین لەو دیوەیەوە من سپاسی جەناب دەکەم دکتۆر ئیدریس زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شۆتوانیمان ئەم گفتوگوۆیە لەگەڵ جەنابتە ئەنجام بین بە ئومێدیەوەی کە دەرفەت هەبێ بتوانین کاتێکی تر بە خزمەتتان بگەینەوانێ و درێژە بەم باسی خواسە بکەین کە بە بڕوای من زۆر زۆر ضرورە ئێمە ئاگاداری ئەوە بین کاتێک کە باز لە عیرفانەکەین ئێمە گەنجینەیەکی پڕ لە گەوهەری ئیشراق و حکمت و معنەوێت و عیرفانمان هەیە کە بەداخەوە زۆرمان لێ بێخەبەرین و ئەزانین هەر کۆمەڵێک ڕەمز و ڕموزاتە کە ئێمە باسی عیرفانەکەین و ئەوانیش خاوەنی ئەو پانتاییە گەورە معنەویان لە کاتێکە ئەوان کەڵکیان لە ئەو عیرفانە زاگرۆسی ئێمە وەرگرتووە دووبارە سواس پێم خۆشە لە کۆتاییە شعرێک بەیەکەوە پێشکەش بە بینەرانی خۆشەویست بکەین و ماڵ ئاواییان لێ بکەین سپاس دەکەم خۆشەویستان و ئازیزان لێرەدا و بەم جۆرە دەینا کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان بە خوێندنەوەی غەزەلێک کە غەزەلەکە هەرهی دکتۆر ئیدریس لاوت خۆیەتی پێکەوە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستەکەین و ماڵ ئاواییتان لێ ئەەکەین سپاس خواتان لەگەڵ هێندەگەر ئاشقی خۆت تەفرە نەداویە چ دەبوو سینەوا تەنگ و بەدەنگ بێت و نەباویە چ دەبوو دەنگی ئەو سازە لە دوور سازە لەگەڵ سینەی سوور گوتبات
نەغمەی دڵ نەچووە بەزایە چ دەبوو؟ ڕۆژ نەبوو نێی و دڵم لەت و سیپاورەنەکەی هەڵگری دەست و بڵێ دەفعی بەڵاویە چ دەبوو؟ وعدی دا تاکو ئەبەت دەست لە دڵم هەڵ نەگرێ جارێکی دەستی لە دڵ بێت و بدایە چ دەبوو؟ ئەو ئەگەر نێتەکنم من بە هەزار ڕەمزی بە ئەو گۆتبام ئێرە بە حەق عەرشی خودایە چ دەبوو؟ تۆ وەکو حەزرەتی دڵ مەستی گوڵان بینە ئەگەر عاشقی جوانی ببی بۆچی سزایە چ دەبوو؟ بێژە لاهوتی ئەگەر ڕۆژە بە خەرماونی وشەت پەسنی دڵداورینەکەی ڕێگە نەمایە چ دەبوو؟